پشتی 7 ساڵان ji berzebûna koçberekê gencê Kurd lê Yunanê çarenivîsa wî aşkira bû. Mihemed Tewfîq 17 salî bûye, yanî 2002 ye mewalîda wî, li 19 saliyê berzebû. Li 17 saliyê sala 2019 berzebû. Ew li gel grûpeka hevalan koçber bûn, çûne dervê welatî, hewl da biçine Ewropa. Di nava grûpê da 14 kes hebûn, hemî Kurd bûyne. Diyare li Yunanê hatine girtin. Ji ber ku ev e Mihemed Tewfîqê 17 salî kêmtir bû ji 18 saliyê, weke newciwan herzekara te hesab kirin, ew veguhastine kempeka taybet bi gencan ve bi newciwanan ve. Ew ê demê hindek kesên dijiyên Kurd hebûn di nava kempê da, demekê dirêj bû li nav kempê mane. Ji ber wê jî Mihemedî viyaye ku derkevî ji kempê. Peywendî bi qaçaxçî kiriye, gotiye ku ez êdî tehemûlê nakem. Qaçaxçî gotiye, divêtin tu ji kempê derkevî, te bibeyne esîna li wêrê, otomobîlê dibû te dabîn kem û dê li wê demê ez te derbêxim ji Yunanê. Lê piştî ku Mihemedî hewla derketina ji kempê day, diyar nema. Renc piştderî ku çalakvan e taybet duwarê koçberan da, mafê mirovan da ewî dîvçûn kiriye û ewî zanyarî kom kirîne. برز رنج پشدری باوی که راست مهوانه منه و چالاکوانه ما فهمروانه بتایبت جیبو کوچبران کاک رنج بخیر بین زور سپاس دانکم. چی رو که محمدم پی بله چون محمدت ناسی و چی وای کرد که بدوادا چون بکید بو چارنوسی. بله ام کاتی یو من رنج باشم خان. بخیر بین. سپاس باوی که ام بابت دانبه پس باوی خلقش آگادار به. براستی چی رو که تراژدیه و خود زانی لسالی نوتکان و ببردوانی کود فکات. کۆچش دەکەن بەدەیان تۆ بڵێ بە سەدان چیرۆکی ئاوا ناخۆش دەبیستین چیرۆکی محەممەدیش بەڕاستی زۆر کاری تێکردم ئەو کاتە لە ئەڵمانیا بووم من لە تراڤل ئێجنسی ئیش دەکەم ئێستا بۆەوەی کە بژێ ژیانی خۆم دابینکەم بەڵام کە سوکارەکەی زۆر داوان لێکردم کاچی زووتر بگەمەوە یۆنان چکە چەندین چیرۆکی ناخۆشیان لەسەر محەممەد بیستە بوو بۆیە داوایان لە من کوچیان ئێمە تاکە ڕێگە چارەمان وەکو تۆ کچالەکانێک وەکو کوردێک وەکو هازمانێک کە بچین بۆ یۆنان و سۆراغێک مامۆکەی دوای ئەوەی هاتمەوە بۆ یۆنان هەفتەی پێشوو پۆستێکم لەسەر کرد ڤیدیۆیەکم لەسەر کرد کە من بەتەمان بڕۆم بۆ ئەو ناوچەیە سەر سنووری تورکیا بە دوای دابگەڕێن بەڵام هیچ معلوماتێکم لا نییە هیچ زانێرێکم لا نییە نازانم ئەو کوڕچەیە تکایە ئەگەر کەسێک لێ ژیاوە چکەوەی کە من بیستمانە چواردە کەسی لەگەڵ بووە کوردی لەگەڵ بووە کەسێک ئەم وێنە ئەناسێتەوە کەسێک دەیناسێت پەیوەندیمان پێ بکات لەنیوەی ڕێگا بووم 5 ساعت بەڕێکەوتم گەنجێک پەیوەندی پێوە کردم بە ناوی کاروان لە بەلجیکا وتی کاک ڕەنج من تەمەنم 12 ساڵ بوو لەگەڵ محەممەد بووم لە ئەو کەمپە ماوەی 7 ساڵیشە من ڕسمەکانی محەممەدم لای خۆم هەڵگرتووە لەبەروی محەممەد ئەو شەوە کە ویستویەکی ڕاکات کۆمەڵ ڕسمی لای من داناوە وەکو شاید بۆی ئەگەر خوانە خواستە سپێنە شتێک بەسەر محەممەد بێ بیدا بە کەسوکارەکەی و کەسوکارەکەی بزان کە ئەو کوڕە لە ژیاندا ماوەیان چی بەسەر هاتووە ئەو بۆ شێوە چیرۆکەی بەجێڕامەوتی شەو بێکەوە بووین کاتێکە ئەویان هێنا بۆ کەمپی منداڵان من تەمەنم 12 ساڵ بوو پرسیاری لێکردم محەممەد وتی ئێمە 13-14 کەس بووین دوای ئەوەی کە لە کەمپی ئۆرسیادە دامبات بۆ کلێنەکە دەیارە بۆ ئەو کەمپە کەمپی پیلاکیۆ کە کەمپێکی زۆر گەورەیە پیلاکیۆ کاک ڕەنج ببوورە دقیق لەسەر سنووری تووشیان نیو سعات لە دەرناوە دوورە ئەو کەمپە شارێکی زۆر گەورەیە تۆ بڵێ بە دەیان هەزار کەسی تدایە وەکو شارێک وایە ئەو کەمپە بەڵام هیچ کەسێک مافی ئەوەی نییە وێنوشت لەگەڵی بگرێ من 16 کاتژمێرم پێچوو بە پاستا و قچوم ئەو شوێنە تاگەشتمە ئەو شوێنە بە لە ئەسیناوە 16 ساعت برتاوکو گەشتی 16 ساعت بەبێ وەستان سێ پاسم گۆڕیەوە تاوە گەشتم بە ئەو شوێنە باشە بۆ معلوماتتان بڵێ ئیتر محەممەد کارۆ لە دژە قسەکانی کە بۆی جێرامەوە کاتێکم لە پاسەکەدا دەچوم بۆ ئەو شوێنە وتی کە زانی کە من 6 مانگە لێرە متمەن 12 ساڵە وتی من ئیدارە ناکەم لێرەکانە دەبێت هەر چۆنێک بێ بڕۆم هەڵسا کۆمەڵە جلبەرکی زۆری کۆکردەوەکەن لەم نەزمەکە داوی بە ئێمە 5-6 پانتۆڵ و 5 جلبەرگی لەبەر کردبوو کە شەو بیوێ لەسەر تەلەکات ئەو چادەوری کەمپەکە هەمووی تەلە کە بیێ تەلەکە ڕابکات هیچ گیانی بریندار نەبێ بەڵام لە پشتی تەلەکەشەوە دووبارە دیوارێکی زۆر بەرز هەیە کە بە ئەستەم ئەتوانین لەو دیوارە سەرکەوی محەممەد سەر تەلەکە و ڕزگای دەبێ و تۆ دەپیستە سەر دیوارەکە داتە دەنگی نامێنێت تا 3 هەفتە ئەوان دڵنیا دەبن کە ڕۆشتووە دوای 3 هەفتە یەکێ لە کارمەندەکان دێتە ناو کەمپەکە و ئەڵێ چی ئەم کوڕە ئەناسێ خەڵکی ئێرانە تۆمەس محەممەد تەمەنی خۆی بە منداڵ نووسیەوە بۆی کە لەگەڵ ئەوە لە کەمپی منداڵان بمێنێتەوە نەیزانێت کە ئاوای بەسەر دێ خۆشی بە ئێرانی نووسیوە بەوەی کە شانسی هەبێ دیارە قاچاقبەرەکە پێی گوتو کە تۆ خۆت بە قومێکیکە بنووسی زووتر ئازاد دەکەن و توێتی ئەو کوڕمان دۆزیوەتەوە بەداخەوەی گیانی لەدەستداوە
ئەوە بەو شێوەیە ڕسمەکەیتە بەزی زانایکی نازانین چی ئەی ناسێ بۆی هەواڵ بدەین بۆ کەسوکاری و خەڵکی شوێ بۆی تەرمەکەی بنێرینەوە ماوەی 7 ساڵ کاروان بەردەوام متابعەی میدیا و کەناڵەکانی کردو ئەگەر کەسێک ڕۆژێک قسە لەسەر محەممەد کە بۆ ئەوەی بێ ئەو زەنەنە بە کەسوکارەکەی بڵێ باشە کاکڕنج ببوورە لەکوێ گیانی لە دەستداوە کاک محەممەد ئەوە خەبەرێکی زۆر ناخۆشە بەڵام ئەمە ڕەنگە کوتایی بێت بۆ ئەو چاوەڕوانیەی عیلەکەی کە هەیەیان بۆ 7 ساڵە هیچی لێ نازان لەکوێ و چۆن گیانی لە دەستداوە باوەڕکەشان خان من 2 ڕۆژ ئەو شتم بیستوان نەم ئەزانی چۆن بە کەسوکارەکەی بڵێن یعنی ئێستا ڕاستە باوکی دوێنێوارم پێم گوت تازەشان داناوە دوای 7 ساڵ لەسەر قسەی من تازیان داناوە لە شاری سلێمانی بۆ کوڕەکەیان کە گیانی سپاردووە ئەوە کەمپەکەی کە دەیبین لەسەر ڤیدۆیەکە ڕێک محەممەد لەو کەمپە بۆ چواردەوری ئەو کەمپا تازە ئاوەکراوە بەجادەوشت هەموو چواردەورەکەی چاڵی برنجە ئەو ناوچەیە زۆر بەپیتە بۆ برنجیان لە چاندووە ینی هیچ فەلاحێک لەو ناوچەیە بەبیری ئەوەی بەبیردا نەهاتوە کە ڕۆژێک لەژان کۆ پەنابەرێک لەو کەمپە ڕادەکا دێت بنە ئەو چاڵ و چۆڵی و بنە ئەو برنجشتەدا ڕادەکات یان دێت خۆی توشتێکی وا دەکا دوای مانگێک فەلاحەکان تەرمی ئەو کوڕان دۆزیەوە تۆ تەسمیلی کەمپەکان کردو و تویانەکە ئەو کوڕا لێرە نا ئەویدا مردووە هەموو گیانی شین بۆتەوە تەسمیلی کەمپەکان کردووە کەمپەکەش وە کارمەندی کەمپەکەش پۆلیسیش وەکو من قسەم لەگەڵ کردن کە لەسەر قسەی کاروان مشتەکەم بیست بەڵام هەواڵەکەم نەدا بە کەسوکاری ئەو ماوەیە ئیدارەم کرد تاوەکو چوون بۆ کەمپەکە و لەگەڵ بەرپرسی کەمپەکە و پۆلیسی کەمپەکە قسەم کرد تەنها شتێکە بە منیاندا پشتڕاستی قسەکان کردو کیان بڵێ ئەمە لێرە بووە گیانی سپاردو ئێرانی وتم نەخێت ئێرانی نییە خەڵکی کوردستانی باشوورە خەڵکی شاری سلێمانیە وتیان لێرە بووە مردووە بۆ ئەوی کە نەمان ناسی و هەستاین ئێمە لە قەبرستانێک ناشتومانە قەبرستانی بێکەسوکار قەبرستانی بێناونیشانەکان کە لە ناوچەی سفلیە طبعا خاتوشان من ئەمێ لێرکانەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیارەکان کەم ئەم باوکەی 7 ساڵە چاوەڕێی هەواڵێکە ئێستا کە بیستویەکی کوڕەکەی گیانی لەدەستداوە باوەڕ کە من کامێرم بۆ کردەوە شوێنەکەم پیشاندا شتەکانم باس کرد ینی جەرگت بۆ دەبوو ئاو ئەوەندە شتێکی ناخۆش بوو ڕیسی ببوو ینی نەی ئەزانێت چۆن باوەڕ بە قسەکانی من کام مادەم هەواڵەکەی بیستووە کە کوڕەکەی گیانی لەدەستداوە داواکارم لایەنەکان بێن لیژنەیەک پێک بێنن بۆ ئەوەی کە بچن ئەو ناوچەی سفلی من قەبرستانەکەش پێ ئەزانم زیاتر لە 2000 جەنازەی لێیە بەڵام بەداخەوە جەنازەی خەڵکی هەرێمی کوردستان یان کوردبەر بەگشتی بەڵام بەشێکی زۆریان کوردن ڕۆژانە خاتوشان بۆ معلوماتت بەیان کەسوکار تەلەفۆنم بۆ دەکات کە کوڕەکانیان لە ناوچەیە گیانیان لەدەستداوە یاخود دیار نەماون یاخود تەرمەکانیان دیار نییە محەممەدیش و دیان وەکو محەممەدیش ئەو شتان بەسەر هاتوو لە ناوچەیە بڵێ تێگەشتم لەگەڵ خێزانی کاک محەممەد قسەمان کرد لەگەڵ خانەوادەکەی با بڵێم ئەوانە دەڵێن حەزەکەن تەرمەکەی وەرگرنەوە بێگومان لێرە سەرخۆشی بوو ئەوانە بەڕاستی خەبەرێکی ناخۆشە بەڵام لە هەمان کاتدا یعنی الحەمدولیلا خەبەرێکیان لێزانی بەدایان خێزان هەیە نازان هەرچیان بەسەر هاتووە هیچ شتێک پێویستە ئیجراعات چ پێویستە بۆ ئەوەی خێزانەکە بتوانن تەرمیان کوڕەکەیان بگەڕێنەوە قەبرەکەی بکەنەوە لێرە لە گۆڕستان بە شێوازێکی شایەن بە و کوڕەکەیان نزیکی ئەوان بێت چۆن نەتوانن ئەوە بکەن ڕاستی خاتی شایەن من بەلام زۆر گرنگ بوو کە لە بەرنامەکەی بەڕێز دەشتە باسکەم چکە لەوانەیە ئەگەر لە ڤیدۆیەک لە فەیسبووکی خۆم بڵام کرد بایە وەلانی پەیوەندیدارەکان وەکو پێویست ناتبانە سەرقەت بەتەکیدم لە کەناڵەکەی بەرزتەوە لانە پەیوەندیدارەکان ئەم هەواڵە دەبیستن ئەم کوڕا یەکێک لەو کۆچبەرانەی کە گیانی دەستداوە بێناونیشانن لە ناوچەی سفلی لە قەبرستانێکی بێناونیشانەکان نێژراوە قەبرستانەکەش پێ ئێزانم لەوێ کارمەند و بەرپرسی ئەو کەمپەپیان وتەموتان دەبەری تۆ کەسوکارینی ئێمە ناتوانین شتێک بە تۆ بڵین بەڵام ئەگەر سەفارەتی وڵاتەکەتان یان لە پەیوەندیدارەکانی وڵاتەکەتان یاخود کەسوکاری بێتە ئێرەکانە ئەتوانین ئێمە کات ئاسانیان بۆ بکەین کە جەستەی ئەو کوڕان بدۆزرێتەوە و یامەتی دەبینێتەوە بۆ کوردستان تەنانەت ئێمە ئەزانین کە لە کوێش نێژراوە بەڵام تۆ وەکو چالاکەوانێک کە دڵی هاتوون بۆ ئێرەکانە ئەوم ئەزێ دەکێشاوە ئێمە لە بەرزی ئەوە ئەتوانین پێت بڵین کە لە ژیاندا نەماوە بەڵام معلوماتی زیاتر ناتوانین پێت بدەین بۆی ئەوان دەبێت بە خۆیان لیژنەیەک پێک بێن بۆ ئێرەکانە تاوەکو ئێمە ژیانمەتیان دێن کە پێیان بڵێن جەنازەکەمان لەکوێ ناشتووە تاوەکو جەنازەکە بنێنەوە بۆ هەرێمی کوردستان وەکو حکوومەت یان وەکو خانەوادەکە ئەوانتیان ئەگەر لانێکی پەیوەندیدار بێت چکە مەسەر شوێنێک نیم خاتوشایان ڕاستە من 14 ساڵ کارە دەکەم وەکو خۆبەخشێک وەکو کوردێک من خۆشم ئەو چیرۆکەم بەسەرهاتوو بەزانی من خاتوشایان 14 ساڵێک و 8 مانگ لەو کەمپە داخراوە نەبووم ڕێک لەو ناوچەوم کە ئەو کوڕە لەوێ بووە ژیان چۆن بوو لەو کەمپانە ئەزانم ڕەنگە هی تۆ ڕەنگە زۆر پێشتر بێت وەک لە کاک محەممەدی جوانە مەرگ بەڵام چۆن بوو ژیان لەو کەمپانە تو بە من ئاڵێ کاروانی 12 ساڵان لەوێ بوو کەمپەکە وەکو شارێک وایە هەموو قەومێک تێدایە بەڵێ
ئەوان احترامی ئەو دەگرن کە منداڵەکە دەیبەنە ژوورێکی بەدابین دەکەن بەڵام ئەوەی جێی داخل لەگەڵ منداڵەکە نەفەری گەورەی تێدایە نازانین چ قەومێکە یعنی ڕۆژانە بەدایان چیرۆک دەبیستی هەر لەو کەمپانە کە من قسەم لەگەڵ کەمێکی پەنابەرەکان کرد لە پشتی تەلەکەوە وتی بەدەیان کەس وەکو محەممەد کە ئەوە پێ 6 مانگ دەمێنێتەوە هەموو ژیانی خۆی بە چەق و بریندار دەکات دەستی خۆی دەبڕێت دەماری خۆی دەبڕێ بەس بۆ ئەوی ڕزگاری بێ بەس بۆ ئەوی وەرەقێکی بۆ بکەن بەدەیان چیرۆکی ناخۆش لەو شوێنە دەبیسترێن بە تۆ بڵێ بە سەدان کۆچ بەر هەمووی دەستبەسەرن کەس ناتوانێت بچێ بەو شێوە هیچ کەسێک مافی ئەوەی نیە کامێرە و شت بەرێ یعنی ئەو کە دەبینی ئەو ڤیدیۆیە بە زۆر بەدەستمەوە گرتووە کە دوو پۆلیس لە پشتمەوە وەستاوە محامیم لەگەڵ ئەو زۆر توانیم ئەو ڤیدیۆی ئابەدزی بگرم دەنا ڕگان پێ نەدا بە هیچ شێوەیەکەوە زۆر دوورم شارێکی زۆر گەورەیە و کەم تێگەشتم بڵێ کاکڕانج ببوورە یعنی یەکشتی تریش هەیە ئێستا کە دەڵێیت گۆڕستانێک هەیە 2000 کەس زیاتری تێدا بە خاک نژراوە ڕەنگە زۆربەی زۆریان کورد بن ئەمە تەنیا لە شارێک یان لە شارەکاری تری یونانیش گۆڕستانی ئەوها هەن من لەو ماوەی کە دەچوم بۆ ئەو شوێنە کۆمەڵە خەڵکی یونانی زۆرم بینی جا وێنەکان وەکو خۆمانمان زۆر حەزان لە قسە و باسا دەیانەوێت بزانێت کە تۆ بۆچوێتی کەسێک غەریبە بێ سوف ئەو ناوچەیە کە ئۆرسیادیان پیلاکیە گوندا کە کەسێکی غەریبە ئەچێ بۆ ناوچەیە پرسیاری دەکرد کە بۆچی هاتووی وتیان پۆلیسەکەش پێیان وتم وتیان ئەو گۆڕستانی سوفلی تەنیا ئەو 2000 کەسە لە دوای ساڵی 2019 لەوێ نێژراون یعنی تۆ بزانە لە ساڵی نەوەتەکان دەبێت چەندێ نێژرابێ و ئەو کەسانش جیان لەوانی لە قبرستانی مسلمان و لە قبرستانی جوولەکە و لە قبرستانەکانیکە یعنی بەدەیان گۆڕستانی ئاوا هەن کە خەڵکێکی ئێجگار زۆر نێژراوە ئەو 2000 کەسە نە دینیان دیارە نە ناونشانیان دیارە نە ئەزانەی خەڵکی شوێن بۆیە 2000 کەس لێو نێژراوە یعنی بەدەیان قبرستانی ئاوا هەن کە خەڵکێکی ئێجگار زۆر لەو ناوچەی نێژراون و هەر بەردێکیانداناوە لەسەر قبرەکان و زیاتر نا ئەوان هەمووی پێویستیان بە فەحسی DNA و ئەوانەیە بۆی بزانن پێیان وتم ئەگەر بێت و لانە پەیوەنددارەکانی کوردستان حکوومەتی کوردستان سەفارەتی عێراق فەحسێکی DNA بکەن یاخود وەکالەتنامەیەک بۆ تۆ بکەن ئەو کاتێ متوان هاوکاریکردنیان بکە سوکاریان بێن بۆی کە بتوانن ئەو گۆڕانە ئەو جستانە بناسنەوە کە بیان بنەوە وڵات و نیشتیمانی خۆیان جا بۆیە من داواکارم یعنی هەمیشە بۆیە ئەمەژە بۆ قسەیە دەم لانە پەیوەنددارەکان لەسەرم کارە بێنە سەرخەت بەڕاستی خەڵکێکی ئێجگار زۆر تیا چووە لە دوای محەممەد 3 ڕۆژە من چوومەتە ئەو ناوچەیە تۆ بڵێ بە سەدان کەس لە هەرێمی کوردستان پەیوەندیان پێکوتم خوا کاکرانسپلانە کوڕەکەی ئێمە لە ساڵ 2019 لە ساڵ 2016 لە ساڵ 2015 لە ساڵی نەوەتەکان لەو ناوچەیە بزێ بۆ بزانە سۆراغێکی نازانی ئەمە چۆ سۆراغی بزانم کە هیچ شتێکم پێ ناکرێت ینی خەڵکێکی ئێجگار زۆر لەو ناوچەیە بزەر بوون زۆر سپاس دەکەم لەشە ساغ بێ کاکڕانج دەستت خۆش بێ سپاس کە چارە نووسی کاک محەممەدت بە عیلەکەی وت سپاس دەکەم کە ئەمە چەند ڕۆژە لەگەڵ ڕووداویش لەسەر خەتی بام بابەتە سپاس دەکەم چاڵکوانێ مافێ مرۆڤان تایبەت بوارێک کوچبەریە کاکڕانج پشدەری گەلم بوو دەستێتە خۆش بن زۆر سپاس